كاين نزارة أنا وقت وإذا سنبلاك تاكلني كده أو الدابي كدواري قديم هم من دالان قولة كنت لا جدا يعني أم اللي بوي إذا سنبلاك تاكلني كده حتى الآن كان كارم كذا كده زال زارش اللي خوشترن منداڵە لەگەڵ باب مەشغوڵ بەکار بوومە لە نەجاڕێدا بە تایبەت لانکێکی کە زۆرها کەسی کاران پیر بوونە بە جێگایەکی گەورە گەیشتونە دکتۆر مهندس ئەنواعی شغڵ بە جامعەیدا هەموو ڕۆژێک منداڵ بوونە دەو لانکەیدا گەورە بوونە بۆ مەژی فتخارەکە توانین منداڵێک دەو لانکەیدا گەورە بێ بۆمە شتێکی گەورە. ئێمە کوڕێخراوی ماڵی خەونەکان هەستمان کرد کۆمەڵێک ئافرەتی دەستڕەنگین کۆمەڵێک خانم کە لە دەڤەری شارەزور و هەورامان لە بوونیان هەیە کە کۆمەڵێک توانای باشیان هەیە کە ئەیانەوەی بەدەستەکانیان نمایشی توانەکانیان بکەین ئێمەش بە پێویستمانزانی پێشەنگایەکی تایبەتیان بۆ بکەینەوە کە ئەمە چەندین جارە لە هەر جارێ بۆ کۆمەڵی خانم پێشەنگای تایبەتیەکەینەوە تاوەکو ئەوان بتوانن داهاتێک لە ڕێگەی توانەکانیانەوە دەست بخەن و هەروەها فرۆشێک بۆ شتەکانیان هەبێت و هەروەها توانەکانیان بە هاوڵاتیان و بە خانمانی دیکە بناسێنن. یەکەمین جارە بەشداریەکەم نزیکی 3 ساڵە خەرکی کاری دەستیم بە تایبەت کاری دار ئیشی سروشتەکان ئێستا ئەمانەشم تێکەڵ کوڕ ئیشی مۆمیشە. Am hatten wäre Amerika und Nuka Galagerma wäre haben Kurdistan Galagerma und sprechen am hatten je Tibet was die Perdalal und am de Donderma buchen Galakosa ist Galagerma Nuka haben Kurdistan sprechen am hatten bu Donderma bu Cape Bulgarian ساعت 2:30 ام دست پێ بکەن دوودەرما خوات فرۆشێن وی دەمی دنیا گەلە گەرمە و خەڵکێت قەستۆمەت کرد حتا ئەم بمینە شەوی حتا درەنگی و شەف ji خەڵک گەلە تێن و نەوعی دوودەرمێمان ji شیرینە هەی چەک تۆمترشا هەی ئێ vêca dîv talabî wan e hindek heş şîrînê dikin hindek heş tomattir şe dikin